ساڵتە نەبێ و ئەو کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. من شێرزاستێقم ئەڵلقەیشتری بەرنامەی فێربوونتان پێشکەشەکەم. بەڕێزانم ئەمە ئەڵلقەی بەرنامەی فێربوون قسەکردنە لەسەر پێگەی زمانی عەرەبی و ڕۆڵی لە پرۆگرامەکانی خوێندندا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەبدوڕەحمان شارەزا لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی خوێندن. مامۆستا گیان زۆر بەخێربێن. زۆر سپاس دەکەم. زۆر خۆشحاڵیم بخێربێن. زیاتر مامۆستا پرسیارەکە بە لە ناونیشانی تەوەرەکەەوە دەست پێ بکەین. پێگەی زمانی عەرەبی و ڕۆڵی لە پرۆگرامەکانی خوێندندا چۆن دەبینی؟ بەڵێ زۆر سپاسان دەکەم بۆم دەرفەتە کە بتوانین تیش بخینە سەر بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن کە ئەویش زمانی عەرەبیە. لە ڕاستی گرنگی زمانی عەرەبی لە پرۆسەی خوێندن لە کوردستاندا دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە لە چوارچێوی وڵاتە چین زۆرینەیەکی عەرەبی تیادەژی و هەروەها نووسین و دەستور و یاساکانمان زۆربەی بە زمانی عەرەبیە. جگە لە هەموو ئەمانەش ئەوە لەبیر نەکەین کە گەنجینەی زمانی عەرەبی گەنجینەکی دەوڵەمەندە لە بوارەکانی ئەدەب، زانست، هەروەها شعر. ئێمە دەتوانین سوودی زۆریان لێ وەرگرین جگە لەوەش کە ئێمە وەکو زۆرینەی موسڵمانین لەو کوردستانە زمانی عەرەبی زمانی ئاینی ئیسلامە وەک لەبەرەوەی کتێبی قورئانی پیرۆز بە زمانی عەرەبیە. ئەم خاڵانە وای کردووە کە حکوومەتی هەرێم و بە تایبەتی وەزارەتی پەروەردە کە ئەرکەکە لە سەرشانی ئەوە بایەخ بەم بابەتە بدات و هەردەم لە هەوڵی ئەوەدا بووە وەرەوە پێشتری بە و باشتری بکە بە شێوەیەک کە سوود بە قوتابیان و خوێندکاران بگەێنێ بۆی بتوانن سوود لەم زمانە وەرگرن لە داهاتویاندا چ لە قۆناغی خوێندنی باڵا بێت چ لە پاش خوێندنی باڵاش بێ کە دەگەنە ئاستی ماستەر و دکتۆران لەبەرەوەی وەکو ئاماژەم پێکرد زمانی عەرەبی گەنجینەکی دەوڵەمەندی هەیە دەتوانین سوودی لێ وەرگین. مامۆستا عەبدوڵڵا دوایین جار کە گۆڕانکاری لە پرۆگرامی خوێندن کرا لە زمانی عەرەبی بۆ قۆناغەکانی بنەڕەتی و بازنەکانی تر لێرەدا من حەز دەکەم بگەڕێمەوە پێش ئەوە بە قۆناغەکانی. ئێمە لە سەرەتای ڕاپەڕین دوای ڕاپەڕین کە حکوومەتی هەرێم دامەزرا ئەم پرۆگرامانی کە هەبوون لە بەردەست بە تایبەتی زمانەکان و بابەتە کۆمەڵایەتەکان لەبەر ئەوەی کەوا حکوومەتێکی ئەسکەرتار حکمی ئەو وڵاتەی دەکرد کە حکوومەتی بەعز بوو بابەتەکان پڕ بوون لەوە هاندان بۆ توند و تیژی، هاندان بۆ چەکەڵگرتن، هاندان بۆ خۆشویستنی شەڕ و چۆنەڵێ بە قارەماکردنی ئەو کەسانەی بکوژن و چەکدارن و ئەو شتانە. هەنگاوەکانی یەکەم لە سەرەتادا لاواز بوون بەڵام هەنگاوی باشیش بوون. ئەوە بوو کە هەندێک تێکست هەبوون لادران. ئەوە قۆناغی یەکەمی گۆڕانکاری بوو. بەڵام قۆناغی گۆڕانکاری کە بڵین بە معنای کەلیمەی گۆڕانکاری لە 2009 دەستمان پێکرد. ئەوە بوو زۆرێک لە مامۆستایان و سەرپەرشتیاران و هەروەها بەخێوکارانی قوتابیان داوایان دەکرد کە ئەم مەنهەجە چاکتر بکرێ و بەرەو پێش بخرێ. ئەوە بوو ئەمە هەستاین داوامان کرد لە چەند کۆمپانیایە کە ببوورن یارمەتی بامدەن لەم وارە لەبەرەوەی بەڕاستی دانانی پرۆگرام زانستەکی سەربەخۆیە. ئەمەش وەکو ئاماژەم پێکرد ینی پێشتر وڵاتەکەمان وڵاتەکی ئەسکەرتاری و ئەو بایەخی بەو بوارە نەداوە تەنانەت لە عێراقدا ئەو پسپۆریە هەر دەتوانم بڵێم نییە. ئەو کۆمپانیایی کەوا هاتنە پێش ینی ئەمەش توانیمان یەکێکیان هەڵبژێرین دوای ئەوەی کەوا ئەو پرۆپۆزەلی خۆیان پێشکەش کرد. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە هاوبەش بووین لەگەڵیان هاوبەش بووین لەگەڵیان لە دانانی ئەو پرۆگرامە نوێیە چونکە دەبواە تایبەتمەندیەکانی منداڵی کورد ڕەچاو بکەین
چونکە منداڵی کورد ئەو کەسەیە ئەو منداڵەیە کەوا زمانی دایکی زمانی کوردیە بەڵێ وەکو ئەوە نییە کە یەکێک زمانی دایکی زمانی عەرەبی بێ بۆ نمونە دەتوانین بڵین ئەوەی زمانی عەرەبیە زمانی دایکی لە 24 ساعتی ڕۆژەکە 16 ساعت بەو زمانە داخوێ و بەو زمانە دەبیستێ و بەو زمانەش دەبینێ بەڵام منداڵی کورد احتیمالە مەسەلەن لە تەلەڤیزیۆن کارتۆنێک فلیمێکی کارتۆن 5 دقە گۆرانی یەک شتێکی وای لە ڕێجۆ لێ بێ ئەوە دەبی ئەو جیاوازیە ڕەچاو بکرێن مامۆستا ببوورە لێرە پرسیارێک بێ ئێوە لە داڕشتنەوەی پرۆگرامەکانی خوێندنی زمانی عەرەبی زیاتر تەرکیزتان کردوتە سەرچی ئەوەی کە منداڵی کورد فێری قەواعید و ئەدەبی عەرەبی بێ یان لەوەی کە منداڵ فێری زمانی دووەم بێ کە زمانێکە لێەوە نزیکە دوای زمانی خاڵی دووەم کە فێری زمانێک بێت بتوانێت سوودی لێ وەرگێەوە جەختمان لەسەر ئەوە کردووە کە بتوانێت وەکو عەرەبی پێی دەڵێن تەواسوڵی پێ بکە بەڵێ یعنی بتوانێت لە ئەو بەرامبەرەکەی تێبگا و بتوانێت بەرامبەرەکەشی تێبگەیەنێ ئەو مەبەستی چییە و هەروەها وەکو پێشتریش ئامانجەم کرد سوود لەو گەنجینەیە ببینێت کە ئەو زمانە هەیەی مامۆستا ضرورەتی زمانی عەرەبی بۆ منداڵێکی کورد لە قۆناغی بنەڕەتی لە بازنەی یەکەم و دووەم لە چیدا دەبینیەوە لە بازنەی یەکەم نییە لە بازنەی دووەم دەست پێ دەکات بۆ هێش لە بازنەی دووەم دەست پێ دەکات ئێمە وەکو کورد نووسیمان بە پیتی عەرەبیە یعنی ئەو منداڵە شارەزاییەکی لە پیتەکان هەیە چەند پیتێک نەبێت کە جیاوازیمان هەیە بەڵام کە دەگاتە پۆلی چوار کە دەکات سەرەتای بازنەی دووەم عەرەبی دەخوێنێ و بۆیش لەو خۆناغەداراوە لەبەرەوەی پێشتر ئەو منداڵە کە هاتوۆتە قوتابخانە هیچ نازانێ و جگە لە زمانی دایک کە زمانی کوردیە زمانی ئینگلیزیش دەخوێنێ لە پۆلی یەکی سەرەتایەوە بۆ ئەوەی ئەرشی منداڵەکە قڕس نەبێ و خۆشببختانە وەکوتم ئەمە پیتی عەرەبی بەکاردێنین مەخارجی حرفەکانمان زۆربەی بە یەک دەچێت شێوازەکانیان بە یەک دەچێت بۆیە وەکو بڵێ ئاسانکاریە بۆی ئەرچی منداڵەکان قڕس نەبێت لە پۆلی چوارەوە دەستی پێ کردووە و کە دەستیشی پێ کردووە بە هەنگاوێک دەستی پێ کردووە کە ڕەچاوی ئەو خاڵانەی کردووە کە باسم کرد مامۆستا لە پیتەکانی عەرەبیدا کۆمەڵی پیت هەیە بۆ دەربڕین و گزارشکردن و تەلەفۆزکردن بۆ منداڵێک و تا ڕادەیەک قورسە ئێوە هەوڵتانداوە لە پرۆگرامەکان بە تایبەتی لە دەستپێکی زمانی عەرەبی لە بازنەی دووەمدا هەموو پیتەکان منداڵی کوردبی خوێنەیان ئەو پیتانەتان بەلا ناوە چۆنە نا لە قۆناغی چوارنا بەڵام لە 5 و 6ەوە دەست پێ دەکات چونکی هەر دەبێ شارەزای بەێ بەرەی وشە هەیە کە ئەو پیتانی تێدایە و وشەکانیش پێویستە بەکار بێت بەڵام کە ئەو لە پۆلی چوار هەندێک بیدائیات دەبینێت هەندێک وشە دەبینێ ئەو پیتانە شتەیە بەڵام فۆکەس لەسەر ئەو پیتانە ناکەین لە قۆناغی پێنجەم و شەشەم ئیتر دەست پێ دەکات ئەو پیتانەش دەناسێ و مامۆستا با حکومەی جەنابتان کەسەی شارەزا و پسپۆرن لە زمانی عەرەبیدا دەربڕینی پیتەکان هەندێک پیتی کوردیشەیە پەیوەستە بەچیەوە پەیوەستە بە ناوچە و شوێنەوە یان بە بەکارهێنانی گەروەوە بە نمونە پیتی ڵات ینی بۆ منداڵی کورد لەوانەیە تا ڕادەیەک بۆ گەورەش دەربڕینی لە ناو وشەدا زەحمەت بێ ئەوە بۆ کەسێکی عەرەب منداڵێکی عەرەب بە ئاسانی دەری دەبڕێ بۆ کوردێک پێویستی نەخێر بۆ عەرەبیش زەحمەتە بۆ عەرەبیش ئەو پیتانە بەڵێ ئەوە پێویستی بەڕاهێنانە بۆ عەرەب تەمامەت ئێستا مەسەلەن لە مصر پیتی ضاد و دەکرێتە زای هەتا نوکتەک لە بینی تا حوسێن و ڕەحمەتی مستەفا جوات هەیە کە پێی دەڵێ لەهجەی مصری نزیکترین لەهجەیە لە زمانی عەرەبی فەسیح ئەویش دەڵێ مەزبوط گدن ینی جیمیش هەر دەکەنە ئەو ناوچە زۆر تەئسیری هەیە بەنسبەت پیدیانی شێوەزار زۆر تەئسیریە وەکوتم مەسەل لە مصرە لە مەغریبە زۆر پیت هەیە کە زمانی خۆشیانە هەتەنانەت لە عێراق لە عێراقیش ئێستا لە ناوەڕاستی عێراق پیتی غەین دەکرێتە قاف دەکرێتە غەین لە جنوب جیم دەکرێتە یا قاف دەکرێتە ئەو کێشەیە لە هەموو میلەتان هەیە هەتا لە بەریتانیا کە
زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە بەڵام شێوەزاری سکوتلەندی و ئێرلەندی لەگەڵ شێوەزاری کەسەکی لەندەنی زۆر جیاوازە ئەوە تەبان پێویستی بە ڕاهێنان و بە ئەوەیە ئیتر بە قۆناغ هەنگاو بە هەنگاو ئەو پیتانە دەخزێنە ناو وشەکان و ئەمە لە پۆلەکانی 4 و 5 و 6 قاموسەکمانداناوە واتای وشەکانیش ینی هەر لە هەر فەسڵک کۆمەڵە وشەیەکی زەحمەت هەیە واتاکارماندانەوە بۆ ئەوەی تەلەبە چۆنە لە پیان ئاشنابێ بە واتەکانیشە زوجی ئەگەرە تو زمان واتاکەی نەزانی ناتوانانی فێریبی ئەو هەنگاوەشەوە هەنگاوەکی بەڕاستی وەکوتم لە پێشتر کە ئێمە لەگەڵ ئەو کۆمپانیایە بەشدار بووین هاوبەش بووین لە دانانی پرۆگرامەکەی گەل خاڵەکان ئەوە ئێمە داماننا ئەوان لەبەرەوەی داگۆ زمانی عەرەبیە پێویست ناکە ئەمە جەختمان لەسەوە کرد لەبەرەوەی بۆ غێرە ناتەقینە بۆ کەسانی کەوا زمانی دایچەند زمانی عەرەبی نییە پێویستە ئەو قاموسە هەبێ ئەوجاوە لە پۆلی 4 و 5 و 6 ئەو قاموسە لە هەموو فەسڵک کۆمەڵە وشەیەش تێدایە وشەکانیش جیاوازن مەسەن ناوە کردارە فعلە ئەوانەیە بۆی بزانێت کە ئەوە ناوە ئەوە کردارە بۆی جیاوازی لە نێوانیان بکە بڵێ مامۆستا بۆ منداڵێکی کورد لە قۆناغی بنەڕەتی تا چەند خێزانی کورد دەتوانێت پشت بۆ کتێبە بەستی بۆی منداڵەکەی سەرەتاکانی ئەلفوبێ و سەرەتاکانی فێربوونی زمانی عەرەبی لێوە کەسایەتی بۆ دروست بێلەوەی کە دوجار هاتە ناو کۆمەلگا شتێکی لێ بزانێ بۆ گفتوگۆکردن و بۆ بازارکردن لێرەدا مامۆستاجان هەڵەیەکی گەورە هەیە تێگەیشتنێکی هەڵە هەیە خێزان ڕاستە ڕۆڵی هەیە لە ئامادەکردنی قوتابی و خێزگار و پشتگرتنی تا ڕادەیەک بەڵام ئەوە ئەرچی ئێمەیە ئەرچی وەزارەتی تەربیەیە و ئەرچی مامۆستا و قوتابخانەیە ئەو پەیامە بگەێنێ ئەجینا ئێمە جەنابەت لەوانەیە هاوڕامبی ڕێژەیەکی زۆر لە دایک و باوکانی ئێمە ئەگەر خوێندەواریش من لەوانەیە عەرەبی نەزانن وەنیە ئەگەر بە کوردی خوێندەوار بێ لەوانەیە عەرەبی نەزانێت ئەوە فی حال ئەگەر خوێندەوار بێ بەڵام زۆرێکمان هەیە خوێندەوار نین چۆن دەتوانێت یارمەتی ئەو قوتابیە بدە ڕاستە پاڵ پشتی دەکا مەسەرەن ئەوەی پێویستە وەکو مادیات بۆ ئیدابین دەکات دەینێرێتە مەکتەب بەڵام ئەوە ئەرچی ئێمەیە ئەو پەیامە بگەینینە جێ و ئەو هەنگاوانە جێبەجێ بکەین کە زەمامۆستا ئێوە ئەو ئەرکەتان لە ئەستۆ گرتووە بەڵام هەست دەکەن منهەج و پرۆگرامی خوێندن تەواو قوتابی پێی پشت بەست بێ کە پێویستی بە ماڵەوە نەبێ وەکو پرۆگرام بڵێ بەڵام ئێمە پرۆگرام وەکو جێبەجێکردن ئەجاز ئەوە دێمە سەرەوە پرۆگرام تەنها کتێب و ئەو کتێبە نییە کە لە بەردەستمانە پرۆگرام پێناسەکی زۆر دوور و درێژە پرۆگرام بەڕێوبەری قوتابخانە لی بەرپرسیارە مامۆستای بابەت لی بەرپرسیارە پەروەردە لی بەرپرسیارە وەزارەت لی بەرپرسیارە هەموو ئەوانە شێوازی وانە گوتنەوە هەمانە هەمووی پرۆگرامن پرۆگرام تەنها ئەو کتێبە نیە کەوا لە ناو دوو بەرگایە ئەمانە بە کۆی گشتی دەتوانم بڵێم هەندێک ئەوەمان هەیە کەم و کوڕیمان هەیە بەڕاستی بۆ نمونە ئەم پرۆگرامە لەبەر ئەوەی نوێیە شێوازی گوتنەوەی شێوازی گەیاندنی بە قوتابیان جیاوازە لەگەڵ منهەجەکانی پێش و منهەجی پێش و تەڵقی نییە چەند قاعیدەکە و مامۆستا دەینووسێت و تەلەبە لەبەری دەکات دووسێ نمونەی ئێعرابە شیکاریە پێیان دەنووسێتەوە دووسێ شعرە پێی لەبەر ئەوە نییە ئەم منهەج ئەم منهەجە ئەعتیماد دەکات لەسەر تەواصل بە یەکگەیشتن لێک تێگەیشتن دەربڕین هەروەها شانۆگەریتیایە کە دەبێ منداڵەکان لە پۆلا نواندنی بۆ بکەن بۆی بتوانن تعبیر بەو زمانە بکەن لە پۆلی 4 و 5 و 6 بە تایبەتی ئەو بابەمان هەیە و هەروەها خوێندنەوەی چیرۆک تێگەیشتنی شیکردنەوەی و شێوازی داڕشتن ئەمانە هەمووی ئەوە لە بازنەی سێم دەست پێ دەکا هەموو ئەعتیمادی لەسەر کراوە ئەگەر بێت و ئەو سیستەمەی وتم کە بەڕێ و بەرەوە مامۆستایە و پەروەردە هەموو هاوکار بن
و پێکەوە کار بکەن یەکدەستی دەتوانین بەڵێ ئەو بۆ ئەوە داراوە کە منداڵ پۆلی دوازەی تەواو کرد بە عەرەبی زۆر جوان قسە بکەوە زۆر سوود لە زمانەکە وەرگێ بۆ سوودوەرگتن لە زانستەکانی کە بەو زمانە هەیە بەڵام لێرەدا کێشەمان هەیەمە وەک بەڕێز دەزانی ئەوە وا بۆ 8 ساڵ دەچێوە دەناڵێنی بەدەست قەیرانی داراییەوە گرنگترین شت لەم پرۆگرامی نوێ نەک تەنانەت زمانی عەرەبی هەموو پرۆگرامەکی نوێ پێویستی بە ڕاهێنانی مامۆستایە ڕاهێنانی بەردەوام ساڵانە دەبێت خولی ڕاهێنان هەبێت بەڵام ئێوە لەبەر ئەوەی موچە بە زەحمەت دەدرێ ئەو توانایە نییە کە بڵێ پارەیەکی تایبەت تەرخاکرێ بۆ ڕاهێنان ئەو خاڵە زۆر زەرەری بێ پێویستی بە بودجەیەکی وا هەیە کە بەڕێبەری تایبەت هەیە بە ڕاهێنان بەڵێ بەڵام ئاخە کە بودجەی نەبێت چی بکە تو هەر مامۆستایە کە دەیهێنی 15 ڕۆژ خولی بۆ دەکەوە ئەو مامۆستایە هاتوچۆی دەوێت ئەو مامۆستایە بەلای کەمی سناکە کە شتەکە لە کاتی پشودانە لە بینی محازراتەکانە مەلزەمەی بۆ تەبع دەکەی ئەو محازڕەی کە دەیهێنی ناکرێت لە چوارچێوەی ئەو سیستەمەی کە ئەم ساڵ ئەو بە شەشجەی کرایەوە کە لە هەفتەی ڕۆژێک مامۆستای ڕاهێنەر بۆی هەیە ڕاهێنان بە مامۆستایان بکە لە هەفتەی ڕۆژێک بخەنە ئەو ڕۆژە لەوەردا وەکو من ئاگادار بووم ینی زۆر ئاگادار نیم بەڕاستی لە ئەو کارە چۆن بەڕێوە دەچێت بەڵام ئەوەی جۆم لێ دەبێ و دەیبیرم هەنێک مامۆستا هەیە دەڵێت چۆنە بێ یەکێک بێت خزمەتی لە من کەتر بێ من فێرکە ئەو کێشەیەمان هەیە ئەوە تەمان دەگەڕێتەوە سەر چۆنەڵێ تەکوینی کەسایەتی کورد ئەو کێشەیە هەیە هەر عەرەبیش مەسەلە چیە دەڵێ مغنی الحەی لا یوطرب یعنی ئێستا ئەمە هەمومان بچینە هۆڵێکەوە دانیشین کەسێکی بیانی بێت ئەگەر عمری 20 ساڵی بێ بەحازا هەمومان چاو جۆمانەکەەوە ئەو کابرا ئینگلیز وای وت لەوانەیە قسەکانیشی من و تۆش بیزانین بەس کە ئەو بە ئینگلیزی دەڵێ و متەرجیمەکەیە تۆزەک لامان گرێگە بەڵاگە یەکێک بێت هاو نیشتیبانی خۆت ڕێت پێشادان ئەو هەمان قسەت بۆ بکە لەوانەیە لی وەرنەگری ئەو کێشەیەمان هەیە ئەوە هیوادارم بەڕاستی مامۆستایان لەوە گەورەتر بن ئێستا ئەمە لەو تەمەنم چەند ساڵێک بەر ئێستا من قوتابی بوومە لە خوێندنی باڵا مامۆستاکەم لە تەمەنی کچەکەم زۆر نزیک بووە زۆر شتێکی ئاساییە و هەندێک جار چۆنەڵێ هەر وەکو ئەوە ئەگەر هەڵەیە شتەکشم کردوێ ئاگداری کردومەتەوە پێم ئاسایی بووە لەبەر مامۆستامە ئەو لەو جێ مامۆستایە من خزمەتم زیاترە خزمەتم لە تەمەنی ئەوە ئەو شتانە دەبێ ئەمە لە زانست و بەڕاستی پرۆسی پەروەردە ئێمە لەوە گەورەتر بین کە ئەو قسانە بکەین ئەجا ئەوە بەداخەوە من ئەو کە جۆم لەو ڕەخنێ دەبێ پێینیگەرانم و هیوادارم مامۆستایان سوود لەو بەرنامەیەش وەرگرت مادام باسی ئەوت کرد کە ئەوانەی کە خۆماڵین و زۆر زاران بابەتی باش و عەقلی باش و بیرکردنەوەی باش و سەرنجی زۆر جوانیان هەیە بەڵام لەوانەیە بەشێک هەبن لە مامۆستایان کە قبوڵیان نەبێ بەکوی ئەوەی هاو زمانی خۆیان و لەوانەیە هاو تەمەنی خۆیان بچووکتر بن بەڵام دەتوانین بپرسین چێن ئەوانەی سەرپەرشتی گۆڕانکاریەکان دەکەن لە مەنهەجی خوێندندا هەمان ئەو کەسانن کە مامۆستایانی سەرپەرشتیار و پسپۆرانی ناو خۆنیان ئێوە سووتان لە ئەدیبوون و سەرانی کوردی ژۆرگرتو بە تایبەتی ئەو ئەدیبوون و سەرانەی کە عەرەبی زانێکی زۆر باش و نووسەرێکی زۆر باشن لە بواری ئەدەبی کوردی بە زمانی بەڵێ ئەمە لە لیژنەکانمان ئەمە کە ڕاستە کۆمپانیایەک هاوکار بووان بووە لە دانانی پرۆگرامەکە بەڵام لە هەر پارێزگایەک لێژنەیەکی تایبەتمان هەبووە بەو پرۆگرامە نوێیە هەر کاتێک کە قۆناغێکی نوێ داراوە هەتا تەنانەت ئەوە ئیزافە بکەم ئێمە هەر قۆناغە کە دەستمان هەر بازنەیەک قۆناغی یەکەم ساڵ یەکەم تاقیکردنەوە بووە لە 20 قوتابخانە تا لە هەر پارێزگایەک یانی بە کۆی گشتی دەکا نزیکەی 6 قوتابخانە یەکەمی ساڵ لە بازنەی یەکەم قۆناغی یەکەم یانی بازنەی بڵین یەکەم قۆناغی پۆلی 4 تاقیکردنەوە بووە ئەو لێژنانەی لە پارێزگاکان پەروەردەی گشتی پارێزگاکان بوونە تێبینی و ڕخنەی خۆیان بۆمان نووسیەوە بە راپۆرت و ئێمەش دامانە بە لێژنەی زانستی پرۆگرامەکە کە لیژنەی زانستی لە ناو وەزارەت بووە وە خۆشم ئەندام بوومە تێدا
سوودێکی زۆربان وەرگتووە لەو ڕخنانە سەبارەت بە نووسەر و ئەوانەی کەوا بڵێ عەرەبی زانیان بەرهەمی عەرەبیان هەیە ئێمە سوودمان لە بەرهەمەکانیان وەرگتووە نەک وەکو کەس بەڵام بەرهەمەکانیان لە ناو کتێبەکانە هەیە و زۆری شایانی بڵێ محەدین زەنگەرەیە مامۆستا شێرک و بێکەسە ئەو شعرەکانیانمانداناوە و تەنانەت هەوڵیشمان داوە هەندێک نووسەری عەرەب هەیە ئەوە کاظم سماوی و ئەوانە مەثەلاً شتیان لەسەر کوردستان نووسیوە ئەوانیشمان ئەو تێکستانەمان داناوە و سوودمان لێوەگرتووە نووسەر هەیە مەسەل لەسەر ئەنفاری نووسیوە عەرەبە چیرۆکەکوانێ لەسەر تەیمور مەسەلا ئەو منداڵێکەوە ڕزگاری تاقانەی ئەنفال ئەوانە هەمووی هەروەها نووسەرەکانی خۆمان مامۆستا پیرباڵ مەحموود بە ڕەحمەت بێ کە شعری هەیە لەسەر هەڵەبجە و لەسەر کوردووانە ئەوە لە قۆناغە جیاوازەکان سوودمان لێوەگرت کاتەمام سەیوا ویستانە لە پرۆگرامی خوێندن زگە لە فێربوون و ناساندنی ئەدەب بەگشتی ئەدەبی عەرەبی و کوردی لایەنە نەتەوەی و زێندەریەکانیش تا ڕادەیەک جێتان کردووە ئیشتان لەسەر کرد بەڵێ پێکەوە ژیان وەکو ئەوەی کە ئەمە میلەتەچین لەو کوردستانە کوردستانین یەزیدیمان لەگەڵا کریسیانمان لەگەڵا جومان هەیە کاکەیمان هەیە ساوی ئەمان هەیە ئەگەر ڕێژەکەشیان کەم بێ بەڵام هەن تورکمان برا تورکمانەکانمان ئەوانە هەمووی بابەتی لەسرە و تەنانەت لەسەر ژینگە پارێزی ئەدەبیش بە نسبەت ئەدەبیش تەنها ئەمە بایەخمان بە ئەدەبی عەرەبی نەداوە ئەدەبی عەرەبی لەوانەیە سەیەکی بابەتەکان بگرێتەوە ئەوی تر ئەدەبی جیهانی کە شتی ئینسانی و مرۆڤایەتی تێدایە شاعری ئیتاڵی و شاعری ئەڵمانی و ئینگلیز و ئەوانە هەمووی تێدایە بەڵام کراوەتە عەرەبی و هەروەهایی خۆشمان کەوا ئەگە بەرهەمەکە بە کوردیش نەبێ بە کوردیش بێ ئەمە کردوماتە عەرەبی وەرمان جێڕا یانە بەخۆی ئەسڵەن کەسێکە بە وەری جێڕاوە بە سوپاسەوەدایە پێمان سوودمان لێوەرگرتووە بەڵێ مامۆستا عەبدوڵڵا ئەو بێگومان سەرنج و تێبینیەکانی ڕاهێنەران و سەرپەرشتیاران و مامۆستایان و بەگشتی ئەو لایەنانەی پەیوەنددارن بە خوێندن لە وەزارەتی پەروەردە ئێوە بە هەندی وەردەگرن بەڵام میکانیزمی وەرگرتنی ئەو سەرنج و تێبینیانە چۆنە ئەوە بە راپۆرت دەبێت تەبعاً هەر سەرپەرشتیارێکە هەر مامۆستایەک راپۆرت دەنووسێ بۆ مامۆستا بێ دەیداتە سەرپەرشتیارەکەی سەرپەرشتیار دەیداتە پەروەردەکەی پەروەردە بە نووسراوی ڕسمی دەیداتە ئێمەش لیژنەی زانستیمان هەیە دادەنیشین دەیخوێنینەوە ئەگەر ئێستا بۆ نمونە ئەو ساڵ پۆلی 12 لە تاقیکردنەوە گشتەکان هەندێک سیغەمان هەیە سفە مشەبەهە و ئیسمە تەفضیل و ئەوانە شێوازەکان مەسەلەن فاعیلون ئەوە ئەم سیفە مشەبەهە هەم سیغەی مالە ئەوانەمان ئەو ساڵ بە گشتاندنێک تەبعاً بە سوپاسەوە لێرە حەز دەکەم باسی یاکەم کۆمەڵێک مامۆستا بە خۆبەخش ئەوی شیان کردبوو راپۆرتەکەیان بۆ ئێمە هێنا و لە لیژنە زانستیەکەش لەگەڵمانە بوون تا توانیمان سیغەکی جوان گشتاندنێکی بۆ بکەین بۆی بتوان لە تاقیکردنەوە گشتەکان تەلەبەری ئالۆز نەبێ زۆر جاران پرسیار داهاتەوە هەردوو وەڵامەکە بەڕاست دەبوو لێرەدا غەدر لە قوتابی دەکرا ئەو هەردووشی دەزانێ بەڵام بە یەک دەچێت بەخۆشی دەزای تاقیرەوە حالەتێکی نفسی سترێسێکی لەسرە لەوایە لێ تێک دەچوو ئەو دوو دەرەجەی لێ دەڕۆی بەڵام ئەوەی لەخوا بەزیاد بە و چێشەمان چارەسەک بۆ کوتم کۆمەڵێک مامۆستایی خۆبەخش ئەو ئیشیان کردبوو راپۆرتێکیان بۆ ئێمە نرد لە ڕێی بەڕێوەبەراتی گشتی ئەزمونونەکان ئەمە لە هەر لایەنێک هەت تەنانەت لە وەزارەتی ناوخۆ لە لایەنی بەڕێوەبەراتی گشتی هاتچووە نووسراوان بۆ دێ داوا دەکا مەسە باسی یاساکانی هاتووە دەیکەین ئێمە لە پرۆگرام دەرگامان کراوەتەوە هەر شتێک سوودی هەبێ ئەو بە تایبەتی بابەتەکانی زمان دەکرێت بوار بەسا ئێستامە لە قۆناغی پێنج باسی هێماکانی هاتشۆ دەکەین چونکی ئەوە هێمای جیهانیە بەڕەنجی سوورڕاوەستە زەرد ئامادە بە سەوز بڕۆ ئیتر ئەو شتانە جێما کردوتەوە لە بە پێی توانات تەنانەت ژینگە پارێزی هەوڵمان داوە کە جێ بکەینەوە و وەکو بڵێ ئامۆژگاری و ڕێنیشاندەر بێت چۆن ئەو کە دەچێتە سەفرەیەک ئەو منداڵە ئاگر نکاتەوە ئاگرەکە بەجێنەیەڵێ ئەگەر پێویستیشی بوو کردیەوە زبل و خاشاک لە دوای خۆی بێت ئەو شتانە هەموو ئەمە بایەخمان بێت پاراستنی ئاو
پاراستنی ئاو بابەت هەیە لە سەپاراستنی ئاو چوچێ و کێشەی جیهانیە بەرەوڕی مرۆڤایەتی دەبێتەوە. ئەوەی ئێمە شتێکمان بۆ بنێرێ سوودی هەبێ ئەمە بە دڵفراوانی وەرنەگرین و جێی دەکەینەوە و لەبەر ئەوەی خۆشببختانە لەم کابینەی نوێی حکوومەتی هەرێم جەناوی وەزیر بەڕاستی دەستکراوی کردووی لە گۆڕاکاری و لە پێشخستنی پرۆگرامەکان ئەو شتانە زۆر جێی دەکرێتەوە و مای دەستخۆشیە لە بەڕێزیان و لە ئەو ستافێکەوە ئەوی شان دەکەن. مامۆستا دەمەوێت دو پرسیارەوە بکەم. ئێوە لایەنی دەرونی قوتابیتان ڕەچاو کردووە، یعنی ساڵانە یان چەند ساڵ جارێک هەوڵتان داوە بزانن قوتابی لە کامە بابەت بێزارە، نەک بابەت وەکو ناونیشانی بابەت، بەڵام کامە شێوازی خوێندن کە لە کتێبەکەدا جێی کراوەتەوە. بەنمونە لە قەواعید مرتاحترە، لە ئەدەب مرتاحترە، لە کامەیان زیاتر هەز دەکا بە ئاسایی دەتوانێت بیخوێنێ و فێری بێ و لێ تێبگا. ئەو لێکۆڕنەوەتان کردووە یان تەنها ئێوە سەنگ و تێبینەکان لە سەرەوەی قوتابی وەردەگرن کە مامۆستا و سەرپەرشتیار و ئەوانی ترن؟ خۆی ڕاستی ئەو کۆمپانیایی کە هاوکارمان بوو ئەوە خاڵ یەکەم ئەوان پسپۆری خۆیان هەیە، ئەنی دراسی مەدانیان کردەوە تەنات هاتن لێرە لەگەڵمانە بوون لە کاتی خولەکان و سەردانی قوتابخانەکانیان دەکرد و وەزی قوتابخانەکانیان دەبینی. جگە لەوەش ئەمە بە خۆمان لە هەر لە بەڕێوەتی گشتی پرۆگرامەکانی خوێندن پسپۆری دەروونزانیمان هەیە، ئەویش هەر لەگەڵمانە سەخت لە لیژنەکانە بەشدارە لەگەڵمان مامۆستا یوسف عوسمانە جەنابیشتان لەوانێ بیناسن. ئەو شتە زۆر شتێکی گرنگە ئەمە ڕەچاوما کردو و ئیشمان لەسەر ئەوە کردووە کە هەت تەنادە ڕەنگەکان ڕەنجی وێنەکان شێوازی کەسەکان لەلا ئەوە هەمووی هەتا ئەو کەسانی دەروونزانن موافقی لەسەر نەکەن ئەمە ناتوانین داینین، چونکی تۆ ڕسمێکدا دەری لەوارەیە تۆ پێت جوابێ بەڵام بۆ نەفسیەتی دەرونی لایانی دەرونی خراپ بڵێ خراپ بێ ئێمە پرسوورا بەوان دەکەین ئەوجا ئیشەکان دەکەین هەتا بەشی دیزاینیش ئەوانیش بەبێ کەسانی پسۆر لە دەروونزانی ئەو ئیشە ناکەن. دەستان خۆش مامۆستا دەمەوێت دو پرسیار نەبێ بەڵام دوا وەڵام کە پرسیارێک نەکراوە یاخود سەرنج و تێبینیشی جەنابەت. بڵێ وەڵاهی حەزم لێ باسی یەک خاڵێک بکەم، ئەویش ئەوەیە ئێمە لە کوردستان دوو بەش خوێندنمانەیە، خوێندنی کوردیمانەیە، خوێندنی عەرەبیمانە. خوێندنی عەرەبی بەداخەوە ئێستا هەر مەنهەجە کۆنەکە دەخوێنن و بەڵام خۆشببختانە لەو نزیکانە بە تەماین دەست بە پرۆژەی گۆڕینی ئەویش بکەین. پرۆژەکمان بەدەستەوەیە خوایار بێ و پشتیوان بێ ئیشاڵڵا ئەویش دەکەین خوێندنی عەرەبیش دەگۆڕین، چونکی ئێستا جیاوازە خوێندنی کوردی کتابی خۆی هەیە بۆ ئەو منداڵانەیەکە، بەڵام ئەوەی کەوا لە خوێندنی عەرەبی باوەتەوە مەنهەجە کۆنەکەیە هەر ئەو پەیڕەو دەکرێت و دەخوێنێت، بەڵام بەڕاستی بۆ خوێندنی عەرەبیش بەسوود نییە لەبەرەوەی کۆن بۆ و بەسەر چووە و کاتی خۆشی لەبەر ئەوەی لە خوێندنی کوردی دەخوێندرا زۆر کورتما کردێتەوە. ئێستا چۆنەڵێ تەوازون نییە لە بینی ئەو دوو مەنهەجە، ئەجا هیوادارین ئینشاڵڵا لەو نزیکانە دەست پێ دەکەین و ئەوەش چارەسەر دەکەین. ئەویش لە قۆناغی بڵێ لە بازنەی یەکەم پۆلیەکی بنەڕەتی دەست پێ دەکات، چونکە بۆ ئەو کەسانەیە کە بە عەرەبی دەخوێن ئەوانەی عەرەبن لێرە دەژین یان هەشت دایک و باوک حەزیان لێ منداڵەکان ئەو حالەتەش هەیە. ئینجا ئینشاڵڵا ئەو پرۆژەی داهاتوانە. دەستان خۆش مامۆستا جان. بەڕێزن زۆر سپاس هیلاکمان کردی لە ستودیۆ تەلەڤیزیۆنی پەروەردەی لەگەڵماندا بووی. بەڕێزن زۆر سپاس بۆ دەرفەتەش. بەڕێزان و خۆشەویستانم ئەم ئەڵقەی فێربوون قسەکردن بوو لە سەر پێگەی زمانی عەرەبی و ڕۆلی لە پرۆگرامەکانی خوێندندا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەبدوڕەحمان شارەزا لە بەڕێوەبرایەتی گشتی پرۆگرامەکانی خوێندن. تا ئەڵقەیەکی تر و میوانێشتر لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەکەینەوە. بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.